چێن چاودێری سیاسی و شارەزای کاروباری ئێرانمان کردووە. ماوەسان وەربەخێر بێن، سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان، ئەزیێتتان کێشا. با بپرسین شاندەکانی دانوستان لە سویس ڕاکۆ دەبنەوە و هێزەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هی هەردووە لەو پەڕی ئامادە باشیدان. ئەم دیمەنانە چیمان پێ دەڵێن مامۆسان وەر؟ پێمان دەڵێن کە بژاردەی دانوستان یاخود بژاردەی جەنگ کامیان پێش دەکەون؟ زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیە بە هەموو پێوەرێکی منتەقی ئەبێ ئەم شەڕە ڕوو نەدا. لە ڕاستیە هاوسەنگی هێزەکان زۆر نابەرابەرە لە بینی تاران و واشنتۆن. لەلایەکشەوە نارەکانی تاران لە منتەقەکەیە زۆرن و هەرچەندە ڕایەگەێنن کە ئەوان ئاسمانی وڵاتەکانیان ڕێگا نادەن واشنتۆن بەکاری بێنێ، بەڵام ئەوانە جگە لە بەڕاستی بمبورە درۆیەکی چیتر نییە، چکە ئەوانە هەموو بنکەکانی ئەمریکا لە عەرەبستانی سعودیە و قەتەر و ئیمارات و بەحرێنە دەیان ساڵە و ئەوان واشنتۆن ئەو شوێنانەی کە بنکەکانی لێتی بۆ پارێزگاری ئەوان بۆ چەند وەختە لەبەرەوە ئێستا ئەوە تەنها قسەیەکە بۆ یەکیانەوەیەکیانەوێ بەرمەترسیەکانی هێرشەکانی ئێران نەکەون، دووەمیشەوەیەکیانە ئیمتیاز وەرگرن. لە هەرحاڵدا لە ڕووی منتیقیەوە ئەبێ دانوسانەکان و دیالۆگ سەرکەوێ، بەڵام بە نەزەری من وا پێچێ سیناریۆکە ئەوە بێ کە ئەمریکا و بە تایبەتی ترامپ حەزی لە ڕیسکە ئەوێ ئەو هێرشە ئەنجامدا، جاوەی کە ماوەتەوەی هێرشەکە مەسەلەن وەکو خۆیاڵە کورتخایانە بێ و درێژمەودا بێ تا ئەوەی کارەگات ئەوەی کە بیانەوێ سیستەمە سیاسیەکە بگۆڕن. پێم وایە لە قۆناغی ڕابردووە ئەمڕۆ بۆ معلوماتی جەنابەت ڕۆژنامەی لۆفیگارۆی فەڕەنسیش نووسیوێتی لە قۆناغی ڕابردووە ینی لە ماوەکانی پێشووە باڵی ڕیفۆرمیستی ناو کۆماری ئیسلامی ئێران ویستویانە ڕۆحانی بە تایبەتی لەگەڵ جەواد سەریف دیارە خاتەمی و ئەحمەدی نەژاد و ئەوانش کە لە زیندانن هەموو ئەوانە ویستویانە کودەتایەکی سپی ڕووبدا بەڵام دیارە دەستگیر کراون پێیان زانیوە. ئەمریکا بە نەزەری من ویستوێتی ئەوە بکە، ئێستاش ڕەنگە چاوەڕێ ئەوە ببێ لە ناخۆی ئێرانە ئاڵوگۆڕێک ڕووبدا، بەڵام پێم وانی ئەو کارێکی زەحمەتە لە ئێستاە بۆیە ئەو دانوسانانەی کە هەیە ئەوەی جەنابەت دێڵێ ڕۆژی پێنجشەممە ینی هین نییە زۆر ئەوە نییە، ینی زۆر تەفسیر و تەحلیل هەڵناگرێ ئەوەیەکە ینی لە ڕاستیا و سازەمە دانوسانیش نییە ئەمەی نێوان تاران واشنتۆن، چونکە ئەمریکا مەسەلەن داوای چیەکە ئەو 600 کیلۆگرام یورانیۆمە پیتێنراوی کە هەیەی و نزیک بۆتەوە بە لە سەدا 60 بۆ بەرەمهێنانی بۆم بێتەوە تەسلیم کە بیباتە وڵاتی سێهم. دووهەم پرۆژەی موشکی بالیستی لە ناو بەرەو کۆتایی پێبێنێ، سێهەم 10 ساڵگرێ لە پشتیوانیکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران. لە بەرامبەرە ئێران تەنها خۆی داواکە گەمارۆکان هەڵگیرێ. ئەمریکا هیچ قسەی نییە، ینی ئەوە نییە بڵێ دوو تەرەفە دانیشتون مەرجەکانیان یان داواکانیان بگۆڕنەوە. ئێران مەرجەکانی ئێستا ئەمریکا مەرجەکانی ئێستا پێێڵێ ئەمەمێ، بۆیە بە نەزەری من ئەم ینی ئەوەی پێنجشەممە تەحسیل حاصلە بێ ئاوا بێ هەموو ئەوەی کە واشنتۆن نێڵێ ئێران جێبەجێیکە و لە بەرامبەریش دوایی ڕەنگە واشنتۆن جواب باتەوە ئاهۆ گەمارۆکان هەڵەگرێ یان وازیێنێ لە ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانیان هێرشەکانی کە بە نەزەری من واشنتۆن ینی هینی نییە، هیچ گەرنتیەک نییە کە ئەوە نەکات. ئەوە خودی خامنەیش لە ڕابردوو ڕایگەیاندە بوو ئێمە لە کاتێکا کە دانوسانەکان بکەین یان شەڕ بکەین هەر یەک ئەنجامی هەیە، چکە دوجار وەکو ئەو سیناریوانەی کە پێشتر لە عێراق و لیبیا بۆ ڕەنگە دووبارە بێتەوە. تا ئەم ساتە ببوورەکە مخاتعات ئەم ساتە ئێران نەرمیەکی ئەو تۆی نەنوانتووە، پێدەچێت لە ڕۆژی پێنجشەممەدا نەرمی بنوێنێت و جۆرێک لە ڕێککەوتن و لێک نزیکبوونەوە ڕووبدات و ئەگەر ئەم نەرمیە نەنوێنێت، چکە ئێران خۆخواان دەڵێن دەوڵەتێکی تاڕادێک ئایدۆلۆژین، ژاردەی سەربازی ناتە پێشەوە؟ ئەوەی جەنابەت دەڵێ ڕاستە، ئێرانیەکان نەرمیان نەنواندووە
ڕاستە و خۆ نەرمیان نواندووە نازانم لە پشتەوە چی گوزەراوە بەڵام قسەکەوەیە کە بە نەزەری من نەزەریەکە لێەوە سەرچاوەگرێ ئێرانیەکان بەناوبانگن لە گەمەی دیبلۆماسی و لە مفاوەزاتە واتوانن بەرامبەرەکانیان بخەڵەتێنن یا قەناعەتیان پێ بکەن سەرکەوتوو بن ڕەنگەوەی چێوێ یەکی تریش گومان بوو ئەوە بچێ ئەو هەموو نەرمینە نواندەی ئێران ئایا دەستی گەیشتۆ بە بۆمبێکی ئەتۆمیکە بتوانێت ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا بێتەوە یا منتەقەکە تووشینە ئارامی بکە لەو دوو حاڵەتە بەدەر هیچی تر نییە بەڵام لەگەڵەوەش ڕەنگە تاران پێی وابێ ئەتوانێ قەنەعەت بە واشنتۆن بکە بەڵام هەموو بەشێکی زۆری چاودێر ئەنی دنیا پێیان وایە واشنتۆن لەو مەرجانەی دایناوە سازش ناکەوە بە تایبەتی کە ئێران ئەڵێ مفاوەزات و گفتوگەکانمان تەنها بێت لە چوارچێوەی پرۆسی ئەتۆمیا بێ بەڵام ئەمریکا دیارە باسی ئۆکوتم موشکی بالیستی و وڵاتانی عێراق و یەمەن و ئەو شوێنانەژەکە بۆیە پێم وانێ مامۆستا ئەنوەر ببن ئەگەر ئاوێکی پێ بدەن ناتوانێت قسە بکەوەکو پێویست سوپاسان دەکەم کاک ئەنوەر حوسێن بەڵێ زۆر باشە کاگەنوەر تاوەکو ئامادە دەبن دەمەوێت بزانم کە مەترسیەکانی ئەم جەنگە ئەگەر ڕوو بدات چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئەمڕۆ کەتایی بێ حزب الله باسی لەوە کردووە کە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک وە ڕۆژاوای کوردستان بۆیان نییە ڕێگە بە خاکی ڕێگە بە هێزەکانی ئەمریکا بدەن ئەم خاکە بۆ هێزی پیادەی ئەمریکا بەکار بێنێت مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە لەگەری ڕوودانی ئەم جەنگە پێم وایە ئوستاز زانی واقعەتێک هەیە بێ بیزانین ئەوەیە کە هەموو ئەو شوێنانەی کە ئەمریکا بنکەی سەربازی لێداناون و هەموو بوونی هەژمون و هەیمەنە و سەرباز و عسکەری ئەمریکای لێ پرس بە وڵاتانە ناکە و بە هەرێمی کوردستانیشەوە ئەو هێزانەشی هێناوێتی چەند ساڵە بە ناوی پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان و شەڕی دژی تیرۆری داعش و ئەوە بۆ قەتەر و بۆ شوێنەکانی تری ڕاستە لەبەرەوە هیچ کام لە وڵاتانە پێم وانێ بتوانن بە ئەمریکا بڵێن نابێت لێرەوە هێرشکەی نابێت بنکەکانمان بەکاربیێنی نابێت ئاسمانی ئەمە بەکاربیێنی ئەوە تەحسیل حاصلە بۆیە ئەگەر شەڕێک بێ پێویست بکە سنووری هەرێمی کوردستانیش بەکارێنێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕەنگە یا با بڵێم ناتوانێ بەر بەوە بگرێ لەبەرەوە لەو حاڵەتە بێگومان هەرێمی کوردستان و شوێنەکانی کە بنکەی ئەمریکی لێیە بێگومانەکەونە بەرپەلاماری هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران و بۆ قەتەر و بۆ عەرەبستانی سعودی و بەحرێنش ڕاستە و لەگەڵەوەشە ئەوەی جەنابەت باسەکەی حیزب الله ڕایگەیاندەوە بە نەزەری من ئەو هێز کۆکردنەوەی بە تەنها پەیوەندی نییە بە هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران ئەوەندەی هێرشە بۆ سەر حەشدی شەعبی لە عێراق و هێرشە بۆ سەر حوسیەکان لە یەمەن و ڕەنگە شوێنی تریش قسەکەش لەسەر چییە؟ قسەکەش لەسەرەوەی ئوستاز ئەیانەوێ ئەو سینناریۆی کە ئیسرائیل هەیەی و ئەو ئەجێندای هەیەی ئەوێ ئەو سینناریوانی کە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێ کردووە بۆ تەسفیەکردنی لە یارەکانی ئیسرائیل و تەلەڤیب کۆتایی پێبێنێ و ئەمریکا پشتیوانیەکە و ئیسرائیل سوورە لەسەرەوەی کە بتوانێت ئەمە بە یەکجاری کۆتایی پێبێنێ ئەو مەترسیانە لە خۆی دوورخاتەوە بۆیە بە نظری من هەرێمی کوردستان بەشێکە لە ناو ئەم شەڕە لە هەر حاڵدا پریشی ئەم شەڕی بەرەکەوێ کە هیوادارم سەلامت بێ بەڵام ئەو قسەیە منتەقی نییە کە مەسەلەن ناتوانانی ئوستاز مەسەلەن ئەمریکا چوە سووریا پرسی بە کەس نەکرد ئەوەی کە ویستی ئەجێنداکەی خۆی جێبەجێەکە لە ڤەنزوێلا ئەوەی جێبەجێ کرد بۆیە قسەکەوەیە بە نەزەری من هەرێمی کوردستان لە حاڵەتی شەڕە لە بەردەم مەترسیایە باش هەڵوەستی عێراق و گروپەکان چی دەبێت کاگەنوەر و ئەو گروپانەی کە بە وەلایی ئێران ناسراون هەڵوێستی ئەوان چی دەبێت بەڕێزت ئاماژەت بۆ کرد جەنگ کارێکی عەقڵانی نییە بە نسبەت ئەمریکاوە بەڵکو دەیەوێت لە ڕێگەی کارتی دیبلۆماسی فشارەکان و ویستەکانی خۆی بەسەر ئێراندا بسەپێنێت باسی شەڕی کاتیت کرد وەکو جەنگێکی 12 ڕۆژەی کە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوویدا ئەگەر جەنگێکی کاتی دەستوەشانێکی ئەمریکا لە ئێران دروست ببێت ئایا مەترسی جەنگێکی سەرتاسەری دروست نابێت لە ناوچەکە کە ئێران زۆر جار بانگەشی بۆ دەکات ئەمریکا دواتر دەتوانێت کە ئەم جەنگە سنووردار بکات لە ڕاستیە
پێم وانی ئەم جەنگە بتوانێت بە سنوورداری بمێنێتەوە و بە نەتیجەکەشی ڕەنگە ئەمریکا بێ ئەجەنداکی خۆی جێبەجێکاوی کەوان زۆر جاڕەڵێن بەتەنها هێرش نییە بەڵکو بریتە لە ئالتەرناتیڤیشمان هەیە و ئەیانەوێت سیستەمە سیاسیەکە بگۆڕن بۆی لەو حاڵەتە پێم وایە جەنگەکە زۆر سەخت دەبێت بەڵام هەم عێراقێکەوێتە بەر ئەو مەترسیە و هەم گروپەکانی هەشتی شعبی بە تایبەتی لەبەرەوە بێگومان یەکێک لەو مەترسیانەی کە ئەمریکای بینێ لەو هێرشە ئەوەیە کە ڕەنگە ئێران بتوانێت بەشێکی زۆر لە ئامانجەکانی پێکێ ینی بە تایبەتی لە جگە لە ئاوەکان و ئەو کەشتی گەلانێکی هێناوێتی لەو بنکانش کە هەیەی لە کەندای فارس بە نظری من بەشێک لەوە چوە ئوستاز ئێران هێزی سەربازی ئێران فاکتی بەهێزی وەقوت و ئیمکاناتی بەهێزی کۆماری ئیسلامی ئێران بریتە لە سیستەمی موشکەکەی چکە ئێران هێزێکی فڕۆکەوانی باشی نییە و زۆر زایفە بۆ ئەوەی کە ئەو موشکانەی و موشکانە دەگاتە ئیسرائیل لەگاتە وڵاتانی کەندا و واگاتە هەموو بنکەکانی ئەمریکا. زۆر باشە. سەرڕای ئەم هەموو هێرشانەی ئەمریکا لەسەر ئێران هەڕەشەی دیبلۆماسی هەڕەشەی عسکەری کەچی هەر مل نادات خوێندنەوەیەک هەیە دەڵێت پێدەچێت کە ئێران دەستی گەیشت بێت بە بۆمبی ئەتۆمی بۆیە وا لە خۆی ڕادەبینێت. سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ پشتی بە بۆمبی نهێنی ئەتۆمی کە دروستی کردووە ئێستا وەکو هەندێک لە خوێنەوەکان ئاماژەی پێدەکەن بەستووە یاخود پشتی بە وڵاتانی دەوروبەری بەستووە وەکو ڕووسیا و چین؟ ئوستاز بەڕاستی ئێشتا هیچ لایەنێکەوەی پشتڕاست نەکردێتەوە کە دەستی بەچەکی ناوەشی گەیشت بێ واگە دەستی بەچەکی ئەتۆمی گەشت بێ پێم وایە شەڕەکە زۆر ماڵوێرانکەرە بێ و دەستیش ناپارێزێ لە بوونی هێزەکانی ئەمریکا لە ئاوەکانی کەندا و منتەقەکە و خۆرەڵاتی ناوەڕاست کە هیوادارم جەنگێکی و هەرگیز ڕوو نەدا ئینشاءڵڵا. بەڵام ئوستازەوەی کە پشتی بە ڕووسیا و سین بەستە بێ پێم وایە ئێرانیش لەوە عاقڵترە پشتی بەوان بەستە بێت چکە ئەوان فقط بە دوای بەرژۆندەکانی خۆیان نەگەڕن. ئوستاز مەسەلا هێزی ئێران لە چیوە سەرچاوی دەگرێت خۆی هێزەکەی جا بە ئەوە تەفسیر کەم مەسەلا ئوستاز دیقەت بە سووریای بەشار ئەسەد پێگە و هەژمون و هەیمەنەی یەکەمین و بەهێزترینی رووسیا بوو کەچی لە ڕووداوەکانی 8 دیسەمبەرا کە بەشار ئەسەد رووسیایی قسەیەکی نەکرد و تەنها هێزێکی کەمی لە تەرتوزمەوە هێزەکانی پاشەکچە پێکرد و مەدانەکەیدا بە واشنگتۆن و فەڕەنسا و ئەحمە شەرع و تورکیا ئەوە لەوێ لە ڤەنزوێلا کە دۆستی نزیکی سین و لە ناو هاوپەیمانەتەیە لە ناو حیلفەیە هیچ قسەیەکی نەکرد بۆی قسەکەوەی لەسەر ئێرانیش قسە ناکە قسە لەسەر چیەکە ڕووسیا ئۆستاز ئیمتیازەکانی خۆی لە داهاتووە لە ئۆکرانیا وەرەگرێ لەو شوێنانەی کە داگیری کردو بەشێکی زۆری ئۆکرانیا کردو بە دەوڵەتی کشوەری لەسەر ئاو و منتقە گرنگەکان وەکو خۆیان لەڵێنەوەوانە هەمووی ناسنامێ رووسیان هەیە پێویست ناکات لەسەر ئۆکرانیا بن بۆیە رووسیا لە داهاتووە لە مفاوەزاتەکانە چاوی لەوەیە کە ئەو مەسجانەشی لە ترامپ و لە ئەمریکا وەرگرتووە کە سازش بکە یان با بڵێم سازش بە ڤلادیمیر زیلنسکی و ئۆکرانیا بکەن کە لەوانە خۆش بێ بدرێ بە رووسیا ئەو رووسیا ئەوە سەیری بابەتەکەکە هەرچی سینیشە بە نظری من هەم کێشەی ناوخۆی زۆرە لە تبت و نەبوونی ئازادی و بە تایبەتی مەوزوعی تایبەتخوا هەر لەسەر رووسیا پێت وایە بە پێی قسەکانی بەڕێستان بێت رووسیا لەم جەنگەدا ئێران دەفرۆشێت هەمیشە وای کردووە ئوستاز هەمیشە وای کردووە هیچ کات پشتیوانی لە دۆستەکانی نەکردووە و بە تایبەتی ئوستاز ئێستا کە کێشەی گەورەی هەیە لەگەڵی شێتی ئەوروپا ڕووسیا و ئەمریکا لەم بارەیەوە نەرمیە نوێنە فشاری زۆری خستۆتە سەر ناتۆ و ئیتحادی ئەوروپی رووسیا بەمانە خۆشحاڵە پێی وایە ئەوانە مەسجێکی ئەمریکایە بۆی کە بە جۆرە لە جۆرەکان لە داهاتوە ئەتوانە سازش بکە پێم وانی ئەمریکا رووسیا لە هەر ئەگەرێکە ڕاستەوخۆ بێتە شەڕێکەوە نەسین نە رووسیا نایەنە شەڕێکەوە و ئاستی هاوکاریەکانیان چی دەبێت بۆ ئێران خۆ لە مەساڵحیشیان نییە کە ئەمریکا بێتە چۆن ئوستاز ئاستی هاوکاریەکانیان بۆ ئێران ئەو هاوکاریانە ئەگەر تا ئێستا چی بووە مەسەن هەندێک لە سەرچاوە میدیایەکان باز لەوەکەن لە ماوەی ڕابردوودا فڕۆکە هەڵگری گەورەی زەبەلاحی ئەوەی کە خەریکی گواستنەوەی چەک و چۆڵ بوون چەند جارێک لە ئێران نیشتونەوە لە تاران نیشتونەوە پێچی ئەوە بێوە رووسیاش مەسەلەنەوەی کە رووسیا پشتیوانی رووسیا لە بواری عسکەریەوە زۆرتر ئوستاز لە پشتیوانی کردی پرۆژە ئەتۆمیەکانی بووە لە نەتەنز و لە ئەسفەهان و چۆچەوانە لەسەرەوە بەردەوام بووە و
لەگەڵەوە شاوساز پێم وانی ئەوەندە بخۆیان بگلێن نەشڕێکی گەورەوە مەسەن چەکی ئەتۆمی بن بە ئێران خۆیان تووشی گرفتکەن هێشتا نەگەشتۆتە ئەوە ململانەکانی نێوان پەکین و مۆسکۆ و واشنگتۆن بۆیە لەگەڵەوە بە نەزەری من نابێ ئێران پشت بە ئەوان ببەستی ئەگە قسەکە ئەوەیە بەرحاڵ وەکو لە سەرەتا قسەکان ماوتم پارسەنگی هێزەکان زۆر ناهاوسەنگە ئەگەر ئێران وەکو وتم بەو مەفهومەی کە لە دیبلۆماسیە هەمیشە سەرکەوتوو بە بتوانێت ئەم شەڕە لە کۆڵ خۆی بکاتەوە بە نەزەری من کاری باشەکە وە لە حاڵەتی شەڕە بێگومان لایەنێکە زەرەرمەندی یەکەمە تارانە زۆر باشە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان لە دانوستانی پێنجشەممە چی ڕوودەدات بژاردەی سەربازی یاخود بژاردەی بەردەوامی دانوستان ئۆستاز وەک وتم بەڕاستی ینی تاکی دکەمەوە دانوستان نییە ئەمە فەرزکردنی مەرجە باش ئێران بۆیە ئۆستاز هەر ئەوەیە ئایا لەو لە دانوستانەکانی پێنجشەمەیە ئایا ئێران ئامادەیە هەموو داواکانی واشنگتۆن جێبەجێ بکە آخر زۆریش یعنی ئەمە باشترین کاگەنوەر ئەگەر نیکە شەڕێکی خۆکوژی نییە لەگەڵ ئێران ئۆستاز لەگەڵ ئەمریکا ئۆستاز بەڵێ بە پێوەری منتەقی ئێرانە بێ ئەم شەڕێ لە خۆی دوورکاتەوە سازش بکە تەنەزولکە بۆ خواستەکانی ئەمریکا ئەوە لەبەر ئەوەی کە بەڵام ئوستاز معقولیش نییە لە دوای تەمان پێش ساڵی 1970 هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی گەلانی ئێران پێشەوە بەرنامەی ئەتۆمی ئێران لە سەردەمی هەمە ڕەزاشاوە هەبووە و بە دوای ئەوەش ماوەیەک بە فتوای خومێنی وەستێنرا دوای بە فتوای خامنەی دەستی پێکردەوە باشە بەڵام لەو ئوستا لە 1970 تا 2026 کە قساکەین ئۆستا زیاتر لە سەدان ملیار دۆلار لەم پرۆژانەیە سەرف کراوە ئەی بە ئاسانی ڕادستی ئەمریکایەکە بێتەوە سەرسەفر و قسەکەی خامنەیش منتەقیە وتی ئەمە هەمان سینناریۆ کە بەرامبەر عێراق و سەدام حوسێن و بەرامبەر معەمەر قەزافی و لیبیا کردیان یۆرانیۆمەکانی چەکی ئەتۆمی و یۆرانیۆم و پرۆژەکانی لیبیایان لێوەرگرت و دوایش ڕوخاندیان لە عێراقیش بە هەمان شێوە بە ناوی چەکی ناوەکی و هەیەی و نیەتی وانە دوای ڕوخاندیان بۆی ئەوان هەمە قسەکە لەسەرەوەیە ئێرانیش لەو قەنەعەتەیە شەڕ بکە هەر شەڕ نەکاوت شەڕ بکە هەر یەکش دەچکە واشنگتۆن بڕیاری داوە کە شەڕ بکە بۆیە بەڕاستی پێم وانە ئەزانی ئوستاز ئەو تێڕوانینەی ئەو فۆرم و ئەجندایی کە ترامپ ئیشی لەسەرەکە حەزی لە ڕیسکە و پێشم وایە ئەوێ بەمە بە شەڕ لەگەڵ ئێران و بە یەکلاکردنەوەی کەیسەکەەوە بە ئەوەی کە ئێوێ هەم گریلان بەدەست بێنێ هەم پەلاماری کوبا بە و هەم ئەجنداکەی تریشی لە منتەقەیە جێبەجێ بکە. زۆر بەڕێز ئەنوەر حوسێن چاودێری سیاسی و شارەزای کاروباری ئێران لە ستودیۆی ناوەندی هەواڵ سوپاس بۆ بەڕێستان کە بۆشیکردنەوەی ئەم قسەگەرنگە لەگەڵمان بوون سوپاس بۆ ئێوەی ئازوو خۆشەویست تا ئەم کاتەی گەشتی هەواڵ لەگەڵمان بوون.